خۆشەویستانم ئەو کاتەتان شاد. هەتا ئێستش لێکۆڵینەوە بەردەوامە تا بزانرێ ئایا ئەو دوو گومانبارەی لە تەقینەوەکانی بۆستندا یەکێکیان گیراوە و یەکێکیان کوژرا ئایا لە خۆیانەوە ئەم کاریان کردووە یاخود بە هەماهەنگی بۆ لەگەڵ ڕێکخراوە تێرۆریستەکان یا تونڕەوەکانی باکووری کەوکاز. بەڵام ئەوەی کە هەتا ئێستا زانراوە پێویستیە بە هاوکاری زیاتر لە نێوان مۆسکۆ و واشنتندا بە تایبەتی لە بواری بەگشتداچوونەوەی تێرۆردا. لە ساڵانی نەوەتەکاندا هێزە ئاسایشەکانی ڕووسیا تا کۆتایی بە شەڕی سەربەخۆیی بێنن دەیان هەزار کەسی خەڵکی چەچانیان کوشت و بە سەدان هەزار کەسیش لەو شەڕانەدا پڕتەوازە بوون. رووسیا چەچانیە جودایی خوازەکانی بە تێرۆریزم ناودێر دەکرد. هەردوولا یەکیان بە پێشەلکاری مافەکانی مرۆڤ گوناهبار دەکرد. علی توپسەرکایڤ کە ئێستا لە ئەمریکا دەژی دەڵێ برا ڕۆژنامەوانەکەی کرایە ئامانجی هێزە نیمچە لەشکریەکانی رووسیا. براکەم لە ڕەوشێکی خراپدا بوو، چەند گولەیەک بەسکیەوە بوو، نەمان دەتوانی بە شەو گوندەکەمان جێ بهێڵین، خوێنی لێدە چۆرە تامرد. چەچان لەو دەمەوە سەقامگیر بووە کە لەژێر ڕکێفی سیستەمێکی دیکتاتۆریدایە و هاوپەیمانێکی نزیکی مۆسکۆیە. ئاندرۆ کۆچێنز شیکەرەوەی کاروباری رووسیا لە نێوەندی لێکۆڵینەوەی استراتیژی و نێونەتەوەیی دەڵێ بەهۆی سەرکوتکردنە دڕندانەکانەوە ڕێکخراوە ئۆپۆزیسیۆنەکان زۆر توندڕەوتر بوون. زۆرێک لە چەچەنیەکان لە سەرەتادا نەتەوەیی بوون، هەندێکیان تەواو بوونە ڕادیکاڵی و خۆیان وەک ئیسلامی وێنا دەکرد. لە 10 ساڵی ڕابردوودا سەرهەڵداوانی چەچان سەدان ڕووسیاییان بە بارمتە گرتووە. یەکەم لە شانۆیەکی مۆسکۆدا لە ساڵی 2002 لە ساڵی 2004دا کۆنتڕۆڵی خوێندنگایەکی منداڵانیان کرد لە ناوچەی ئۆسیتای باکوور. هێزە ئاسایشەکانی رووسیا هێزی لە ڕاددەبەدەریان بەکارهێنا بۆ کۆتایی هێنان بەو کێشەیە، بەڵام خەڵکێکی زۆری سیڤیلی تیادا کوژران. پرۆفیسۆر نیکۆلاس دانیلۆڤ لە زانکۆی بۆستن یارمەتیەکی زۆری جودابیرانی چەچانی داوە و دەڵێ بەر لەوەی بزانرێ گومانبارەکانی تەقینەوەکانی ماراسۆنی بۆستن بە نەژاد چەچانی بوون، هاوکاریەکانی دژە تێرۆریزم لە نێوان ئەمریکا و رووسیا پشێوی پێوە دیار بوو بەهۆی پێشێلکاری مافەکانی مرۆڤەوە. بەڵام وەک دەڵێ ئێستا نیگەرانە چونکە دەشێت ڕێکخراوە سەربەخۆکان لە چەچان و لە باکووری کەوکاز پشتیوانی گشتی لەدەست بدەن. ئێستا لە دۆسیەی ئەم دوو گومانبارەدا هەموو ئەو هەستە نێگەتیڤانی لەسەر چەچەنیەکان هەبوون سەر هەڵدەدەنەوە بۆ ماوەیەکی درێژخایەنیش، بەر لەوەی دانیشتوان بیریان بچێتەوە یان لە ڕەوشەکە تێبگەن. لە دەمێکدا تەقینەوەکانی بۆستن سنگی خستە سەر هاوکاری زۆرتری بواری دژە تێرۆر لە نێوان ئەمریکا و رووسیادا، بەڵام پرۆفیسۆر دانیلۆڤ هیوادارە ئەم هاوکاریە زیاترە لەسەر پشتیوانی گشتی نەکەوێ بۆ دیموکراسی لە ناوچەکەدا.